سەرەتا ڕۆژی جیهانی ژنان واتە هەرشی ماست پیرۆزبایەکەم لە تەواوی چارپاچەی کوردستان بە تایبەت خانمەکان وەکو خانمی خۆشم لە بەرنامە بەشداری بووم و زۆر خۆشحاڵ بووم هیوادارم کە ئێمە بتوانین ڕۆژێ لە ڕۆژهەڵات بە ئازادی بتوانین 8 مارس جەژنگرین ئەبێ هەوڵ بن چی ئاواتێک لە دڵیانە وەکو ئێمە کە وەکو خانمە دەنگمان مەمنوعە لە ڕۆژهەڵات بەس تەلاشمان کرد و ئیستا هاتوین بۆ شوێنێکی کە بەلەیتر ئەم خەریکین بە ئازادی بە ئاواتەکەمان گەیشتوین ئەو پەیام ئەوەیە کە هەرشی لە دڵیانەیە هەر ئاوات لە دڵیانە بکەونە شوێنی نەبڵێن ئەو کوێمە کە خانمێکین و سەرکوب کراوین لەو کارە و ناتوانین بە تایبەت پەیامم بۆ ڕۆژهەڵاتیەکانەوە سلام و دنباش از رویا اسماعیلیانم دایکا یلدا عباسی امج روژلاتی خراسان هاتنی بشتر بونی لوی جشناس روژه 8 آذر روژه جهانی جنان هیوادارم که جن لهر هم دنیا لهر در بون لهر در جهان بون لچار پارچه کردستان هیوادارم با خوشی و تندرستی و سلامتی بمون ام شعاره ما گپه ما گتنه وای جن جیان آزادی جن بناتی مالکیه که ستونه مالیه اگر جن موافق خوابستینه اگر جن جرا حرمت قائل بون جن که خزانان پرورده که خزانه خودشین نه بنابش خلن تحصیلات بکن بگیجنه در رند مراحل جور انشالله که هر چیزن لهر در دنیا نه نخوشیه بمینن